لە ئێستادا لە شاری سلێمانی گردبوونەوەی کەمەندامان بەڕێوە دەچێت. بۆ زانیاری زیاتر لەوبارەوە بابان ئەنوەر لە شوێنی گردبوونەوەکە لەگەڵمانە بێت. بابان سڵاو لێبێ، ئەگەر زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو دەربارەی گردبوونەوەی کەمەندامان. بەڵێ شەیدا ئەم جێگای کە من لێم شەقامی توی مەلیکە لە بەردەم بانکی توی مەلیک کە ئەمڕۆ کەمەندامانی شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری پێیان ڕاگەیەنراوە کە بێن بۆ وەرگرتنی موچەکانیان، بەڵام ئێستا ئەمڕۆ کاتون بۆ وەرگرتنی موچەکانیان پێیان ڕاگەیاندون کە ئەمڕۆ موچیان پێ نادرێت، تەنها موچە بە خانشینکراوەکان نەدرێت و ئەمانەی لێرەن ئێستا شەقامەکەیان بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا داخستووە و بڕیاریان داوە یاخود وەک خۆیان ئەڵێن داواکەن تا موچەکانیان پێ نەدرێت ئەم شەقامە چۆڵ نەکرێن. ئەوانەی کە لێرەن زۆریان لە تەمەنێکی پیردان واتە تەمەنیان گەورەیە و جگەل لەوەش سەرجەمیان کەمەندامن و داوای مافەکانی خۆیانەکەن. من دەچمە لای ئەم بەڕێزە کاک سامان ئەم کاتت باشە گەر پێمان بڵێ ئێوە بۆ ئەم شەقامەتان بەڕووی شۆفێراندا داخستووە کە تۆ خۆ لە ڕێکخراوێکی کەمەندامان کارەکەی. بەڵێ وڵا ئێمە لەبەر بەڵێنە درۆکانی حکوومەت یاریمی کوردستان ئەم شەقامەمان داخستووە. طبعا 120 ڕۆژە موچەی کەمەندامان نەدراوە. تازەترین ئیشی وەزیری کار کە کردی بە حساب لە خزمەتی کەمەندامان بێ. ئێمە جاران بە 120 ڕۆژ دوو موچەمان وەرەگرت، ئەو کردی بە یەک موچە لەبەرەوەی کە حکوومەتەکە حکوومەتێکی بێپارەیە کەمەندامانی کرد بە قوربانی حکوومەت. ئێستش کە دوای 120 ڕۆژەکە هاتوین 100,000 تەنها موچەکەمانە، واتە ڕۆژی 600 دینارمان هەیە لەم حکوومەتە ڕۆژی 600 دینار حساب کراوە بۆ کەمەندامە. دوای 120 ڕۆژ هاتوینەتە بەردەمی بانقی توی مەلیک ئەڵێن موچەکەمان بەرێ، ئەڵێ لەبەرەوەی کە ئەمڕۆ موچەی خانەنشین نەدرێت باشە جگەلەوەی کە دەشەوە ئەڵێ موچەی کەمەندام ئەدرێت، موچەی کەمەندام ئەدرێت، داوا لە کەمەندامەکانەکەی بچن بۆ موچەکانیان دەرماڵی کۆمەڵایەتی ئەدرێ. هاتوونە تێرە ئەڵێ موچەی کەمەنداماتان نایێنێ بۆ ناتانێنێ لەبەرەوەی خانەنشین ئەدرێ، ئێوە ئەبێ بێن سێشەمەی ئایندە بێنەوە. خەڵکمانەیە لە دوکانەوە هاتووە، خەڵکمانەیە لە خەزاو ناحەکانەوە هاتووە، هەیە بە قەرز هاتووە بۆ ئێرە پارەکەی وەربگرێ، بەڵام بەداخەوە وەکو گاڵتەکردن بە شعوری خەڵک وەکو گاڵتەکردن بە هەستی کەمەندامان. پێم وتوە ئەڵێم ئەو هەردوو قاچیە، من هەردوو قاچم نییە، من نابینام ئەو نابینانیە، ئێمە ئەفزەڵترین لە خانەنشینەکە. هەتا فەرمانبەرەکان لێرە ئەڕۆنەوە ئێمەش لێرە ئەبین وەکوی کە هەڵوێستێک بەس تۆزێ بەخۆیان نابچنەوە. ئەمە کەی هەسە تۆ خانەنشینە گاتووە هەموو جەسەی ساغە لەگەڵ ڕێزم ئەوانیش حەقی خۆیانە، بەڵام بۆ تۆ کەمەندامەکە ئەکەی بە قوربانی خانەنشینەکە. بۆ ئێمە من ئامادە موچەی کەمەندامەکە بن، هەموو پارەکانم بەرێ، لیستەکانم بەرێ، ناشێڵم هیچ نوقسانێکی بێ، ئامادەم پارەکە من، بەڵام بۆ نامانەنێ. یعنی هەر چۆنەڵی ئیزعاجکردنی کەمەندامان، بێڕێزیکردن بەرامبەر بە کەمەندامان. دیارە ئەمانەی کە لێرن وەک پێشتر باسم کرد ماوەی 120 ڕۆژە موچەوەرگرتووە کە کۆی موچەکان وەک خۆیان ئەڵێن ڕۆژی لەمانەی کە لێرن چاوەڕێی بڕی 100,000 دینارن تا موچەکانیان پێ بدرێت. بەڵێ بابان ئەنوەر پەیامنێری NRT لە شوێنی گردبوونەوەی کەمەندامان، سپاس بۆ زانیاریەکانت.